کاتی وانە من نەدیتیا کەمین جارە ئەوەی بەڵام ئەگەر بەو شێوەی بیتۆ چێستانێکە مەترسی لەسەر ئەم سنوورە هەمووی دەبیت. ئەمڕۆ لە بێخاڵم قسە لەسەر پرسێکی گرنگ دەکەم کە پەیوەستە بە ژیانی زۆرێک لە خەڵکی ئەم ناوچەیە. کەمبوونەوەی ئاوی بێخاڵ ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردووە و دەگوترێت هیچ کاتێک هێندەی ئێستا سەرچاوی ئاوی بێخاڵ کەم نەبووە. من گفتوگۆی زیاتر لەگەڵ کەسایەتی گوندی بێخاڵ و دەڤەرەکە سەید عەبدوڕەحمانەکەم بۆ ئەوەی کە هەندێک گفتوگۆ لەسەر کەمبوونەوەی ئاوی بێخاڵی لەگەڵ بکەم. کاک سەید سلااوت لێبێت. زۆر بەخێر بیکە. زۆر سپاس. تەمەند نزیک دەبێتەوە لە 6 ساڵ پێش ئێستا گفتوگۆمان کرد. الحەمدولله. ئاوی بێخاڵ هیچ جا ئەوەندە کەم بووە و ئەگەر بۆم باز بکەیت لەسەرم بابەت. من لە ژیانی خۆم لە تەمەنی خۆم یەکەمین جارە بینم بەو شێوەی ئاوی بێخاڵ کەم بیتەوە نەمدیتە یعنی یەکەمین جارە زۆر کەم بووە. کاریگەریشی زۆر ئەبێت لەسەر ناوچەکەی بەڕاستی گەری هۆی بەو شێوازەبی کاریگەری چۆن یعنی ئەگەر ئێوە بۆ شێوازی کەم بیتن احتیمال ئەگەر باران نێتن یان دەرنەبیتەوە ئاوەکە و چخۆری نێتەوە احتیمالە زیاتر کەمە بیتین کە کەم بۆ کێشە دروستە بیتن. ئاوی بێخاڵ و ڕواندز و بڵێم سۆرانش هەر لەسەر هەمووی لەسەر ئێرانێ سۆران و ڕواندز و سرێشمە و بێخاڵ و ئەوان هەموو لەسەر ئێرانێ. دەگوترێ بژانەوەی ئەم ئاوە باەکی بەهێز زریان ئەوانە پێم گوتی ئەگەر زۆر جارەوە بووە باەکی بەهێز هاتیە تێک دوو ڕۆژ خایاندیتی ئاوەکە خۆی لایتەوە ئاوکە دەربووە. ئەو کاتەی بەبیرتە کە ئاوەکە کەم دەبوو ئێستاش زۆر کەمانی هیچ زاوەکی ئێستا نەبوو وایە نەمدیتە من نەمدیە لە تەمەنی خۆ نەمدیتە ئەوجا پێشی میش لە من گەورەتر نازانم دیتیان یانیتە من نازانم معلوماتم نییە. زۆر قسە لەسەر سەرچاوی ئاوی بێخاڵ دەکرێت کە لەکوێوە دێ هیچ زانیاریەک هەیە کە تەمەنێکت لەو گوندە بردۆتە سەر ئەمن یان بە دوواداچون کردووە. ئەمن لە ساڵی هەشتا ڕۆژێک خەبەریان دامێ گوتیان بەیانی بەرپرسێک دێتن لەسەر ئاوی بێخاڵ ئەمە نەمزانی ئەو بەرپرسە چییە. هەر دانی کە دیتم کابراایکی ئەزدەبی بوو یەکێکی ئەزدەبی بوو وتی ئەمن هەتا سەر و چاوی ئاوەسەمە شێردان هیچ چایەک دەخۆینەوە ئێمە لە خوارەوە دانیشین ئەویش بەسەر کرد لۆ سەر و چاوی ئاوی جیازێکی پێبوو نازانم جیازەکە چنوەیەک بوو جیازەکەی برد و چۆ سەرێ ماوەکی زۆر تاخیر بوو لە تاخیر من دوای هاتە خوادانی گوتی ئەوجا بەیانی ئێوە میوانی من لەسەر بێخمەی ئەمن نەمزانی ئەو کابراایە بەرپرسیارە دەکەی چۆنە چێە ئەمیش مەسوولێکی عسکەریم لەگەدای بەرپرسێکی عسکەری لەگەردا بوو بەیانی چوینە بێخمە لەوێن دەرێ چوینە لای وتی ئەمن معلوماتێکتان ئەدەمێت بۆ گوتیە من وتی بەکەر کرد دێ بۆ دوا ڕۆژ ئەو ئاوی بێخاڵ وتی سەر ئەوە نییە ینی بوارەکانی نییە ئاوەکە وتی ئەوە بەحرە تەماشا گوتی ئەو ئاوە بەحرە وتی مستەواکەی لێرە کۆتا لەو بەرزایی کۆتایی هاتە وتی ئاگادار بن ئەو سیلسیلێ ئەو شاخە ئەو شاخە ئێستانێکەوە دیارە وتی ئەو دەستکاری نەکەن احتمالی وێ بزر دەبی دوایی وتی دەستکاری ئەو سیلسیلە شاخە نەکەن وتی ئەگەر لەسەرەوە سەر و چاوەکەی ئەگەر وشیش بێ دا ئەبەزیتن بەڵام بە دوای وشک نابێتن سەر و چاوەکەشی لە بەحردی لە رووسیا دێتن رووسیا ئۆکرانی ئەوانە لێوێن دەرێ ئاوەکەی ئەوە قسە بۆم نیکرد وتی ئاوەکە ئەوەیە لەوەی زیاتر نییە نهێنی و ئاوەی ئەو سەر و چاوی ئەو ئاوەی ئەو هایە ئەمن کە لۆ منی جێراوە مدیری شەریکەی بێخمە بوو لە هەشتا بووە. یان مداواکاری چییە بۆ لایانی پەیوەنددار لەوەی کە سەرچاوی ئاوی بێخاڵ بۆ سۆران و ڕواندز و دەوروبەری دابی نەکرێ یعنی چ پلانێکیان هەبێ بەڕێی ئەمان بەڕێیە من بەڕێیە خەرکەکەش هەم لە ڕووی گەشت و گوزار لێرانە لە بێخاڵ ئیسیفادەی ئەبیتن زەرمەندیش نابن ئەو بۆریەی لەناو سەر و چاوی ئاویان دانایە باش نییە شتێکی هەڵەیە هەڵەیە ئەمە پێشاش پێ گوتن ئەمن پێم گوتن بەخۆم بە شخصی خۆم دەتن با لە خوارێ ئەو ئەوەی بگرنەوە بیکەن بە سەدەیەکی باش ئاوەکەی پاکەنەوە بۆ هەموو ئەو سنوورەی ئیسفادەی دەبیتن. دەنگۆی ئەوە هەیە کە هاوینە هەواری بێخاڵ تێک دەدرێ و ئێوەش گلەیتان هەبوو نازانم ئەو گلەی لە سەر چاوی گرتووە ئەگەر ڕوونکردنەوەی زیاترش لە سەرم بابەتە بدەی مەمنون. ئەمن ئەو لێ دوانەیە ڕۆژی جەنابەتدا خەرچی بێخارت لەخۆ تووڕە کرد ئەمیش تووڕە بووم هەموو تووڕە بووین لەبەرەوەی
لێدوانەکەات یعنی کوبلێ بڕیار بەدەست هەبی تەوا بڕیاری کۆتایی تەخت و بەتێ بەختەکەین و هیچی تێنارین ئەمە هیچ تێن لێ تێنەگەیشتین نا هیچ ئیتفاقن کردیا نا هیچ ئاگاداریش کراینەوە کە خراپ دەکرێتن چاک دەکرێتن. بەڵام کاک سەید عەبدوڕەحمان دەمێ ئاماژە بۆ بدەم کە بەڕێبەری گەشت و گوزاری ڕواندز باسی لەوە کرد کە ئەوان ئەو بابەتی تێکدانی بێخاڵ جددیە و وەکارشی لەسەرەکان یعنی ئەو قسەی من کردومە بەشێک لە خاوەن ملکەکان کە من قسەم لەگەڵ کردوون گفت و گۆیەک دانیشتێک هەبووە لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئەمان دانیشتر بووە بەرام نەتیجەی نەبووە ینی بڕیاری کۆتایی نەدرایە ئەمە تەعاون دەکەین بەسەر دووساوە. زۆر سپاس سەید عەبدوڕەحمان کەسایەتی گوندی بێخاڵ و دەڤەرەکە دەگەڕێمەوە سەر بابەتی کەمبوونەوەی ئاوی بێخاڵ کە گفتوگۆکی گەرم و گوڕمان لەگەڵ کاک عەبدوڕەحمان کرد. سەرچاوی ئاوی بێخاڵ کەم بووە قسەم لەگەڵ ئەندازیاری یوسف بەڕێبەری ئاوی سۆران کرد لەوەی کە ئەو بابەتە مەترسیە لەبەرەوەی ئاوی بێخاڵ بۆ ١٧٠ سنووری بڵێم سۆران و بێخاڵ و دەوروبەری دابی نەکرێت پلانی بی ئەوان چییە بۆ هاوینی داهات و بۆ مانکانی داهات و ئەو باسی لەوە کرد کە پرۆژەی کاولۆکان پرۆژەیەکی ئاو هەیە لەوێ لە ئێستادا پلانی بی ئەوان لەسەر ئەوەیە کە بە خێرایی و بە زووترین کات کار لەسەرەوە بکەن کە ئاوی کاولۆکان بۆ ئەوی لە هاوین داهات و خەڵک تووشی کەم ئاوی نەبێ و باسی لەوەش کرد کە پرۆژەی درێژخانی حکوومەتی هەرێمی کوردستان لە گوندی دێرانەیە کە لە دەڤەری بڵێم دۆلەمەریانە لەوێ کار لەسەرەوە کرێت کە سەدەیەک دروست دەکرێت بۆ ئەوەی بە یەکجاری بابەتی ئاو کۆتایی پێبێت ئەوە بوو کۆی ئەو گفتوگۆوانە لەسەر کەمبوونەوەی ئاوی بێخاڵ لەگەڵ یەکێک لە کەسایەتیەکانی گوندی بێخاڵ بڵێ.